بریارێکی میژۆیی بوو تاریخی بوو دیرۆکی بوو دیرۆکا کوردستانێدا و تشتێکی یەکەم جار تشتێک وسان چێ بوو بەشێکی کوردستانی بفەرمی لەشکرێ خۆ بە تانکی خۆ بە سیلاحی خۆ هەر ئالیکاریە بەشێکی دی بفەرمی و بەریارێکی حکومی کوردستانی گرنگترینژی ئەو بوو گۆ بە پێشمەرگە و ئالا کوردی و سیلاحی خۆ لەسەر خاکە کوردستانە تورکی 500 کیلۆمتر دەرباز بوون چوونە سەر سینۆڕێ کوردستانە سووری و کوردستانە تورکیا لە کۆبانی دەرباز بوون پشتی دمە و نیو شەڕ کۆبانی ئازادکردن ئەو بریارە تاریخی ئەو براتیە تاریخی گۆ تجار نایش بیرکردن پشتی گۆ کۆبانی هاتە ڕزگارکردن تەسلیمی ئەهلی کۆبانی بوو پێشمەرگە بسەرفرازی وەگەریان وڵاتی خۆ پشتی گۆ کۆبانی ڕزگار کرد دەماک و مەرجعی کوردستانی سەرۆک مەسعود بەرزانی بریار دا و پێشمەرگە بچنە کۆبانی تێدا هاتە ئیسپاتکردن و ڕێبازە بەرزانی ڕێبازە مرۆڤدۆستیە ڕێبازە پێکڤەژیانەیە ڕێبازە ڕێزگارکردنە کوردستانە گەورەیە ئێمە وەکو خەڵکی کۆبانی بڕاستیجی فەخر و شانازی بوو کە ئەف بریارە هاتە دین چونکو گرنگیا چوونا پێشمەرگە گرنگێکی استراتیجی و عسکەری پر گرنگ هەبوو جەنابێ سەرۆک باوێ کوردا مەسعود بەرزانی بریاردا بریارێک دیرۆکی بوو بچوندنا پێشمەرگە دەرباسبینا کوردستانە سووریێ و تایبەت جی باژارا کۆبانێ کەتوی من دەستێ تروریستا داعش بریارێک دیرۆکی بوو یانێ زانێ وەختا کاروانê pêşmergê qehreman wexta di Tirkiye re derbas bûne di Kurdistana Bakur re wexta derbas bûne û çûne Kobanê moralê xelkê gelek bilind bû bi sed hezara xelk derketin pêşwaziyê karwana pêşmerga kirin ev jî bixwe hestak yani dibêje watayê wê Kurdistan yek e na çar parçe ne sînor çêkirî ne piştî pêşmerg derbas bûn Kobanê moralê xelkê gelek bilind bû û pê hat rizgarkirin Kobanê teva. Derbaaskirina pêşmerga ji Kurdistana Iraqê ji Herêma Kurdistanê di nav xaka Tirkiye re bi alê Kurdî bi cil û bergê Kurdî pêşwaziya gojwara bûyî cemawerî li aliyê Kurdistanê û li aliyê Kurdistana Bakur û heta derbasî Kobanî bûn bi rastî ji Kurdara dîrokiya ev biryar ji serokekî dîrokî ji aliyê wî ve biryar hate wergirtin ji aliyê Cenabê Serok Mes'ud Barzanî ve û bi dam û teîda hevpeymana navdewletî bi serpereştiya Emerîkan e.